کاتتان باش ساڵی نوێی خوێندن لە هەموو لایەک پیرۆز بێت. قوتابخانە و باخچەی منداڵانی فام لە ئێستادا سەرقاڵی ئامادەسازی و دیسپلینە، سەرقاڵی خۆسازکردن و پلان ڕێژیە. فامسکۆڵ وەک چۆن هەر لە سەرەتاوە بە پلان و ئایدیاوە دەستی پێکرد، ئەم ساڵی هاوشێوەی ساڵانی ڕابردوو بە کۆمەڵێک استراتیژی فێرکاری و تەکنیکی پەروەدەرییەوە هەنگاو دەنێت ڕۆ ئامانجە گەشت و واتادارەکانی. قوتابخانە و باخچەی منداڵانی فام وەکو دامەزراوەیەکی پەروەردەیی زانستی فێرکاری ئاگامەندی هەیە دەربارەی زانستی پەروەردەناسی و دەروونناسی، وشیاری هەیە لەمەڕ تەکنیک و بنەما هاوچەرخەکانی پرۆسەی فێرکردن و فێربوون. ئەم ئاگامەندیەش سیما و شوناسێکی دامەزراوەی پتەوی بەخشیەوە بە قوتابخانەکەمان هاوکات ئەم وشیاریە لە بڕێوەچوونی پرۆسەی فێرکاری ڕنگدانەوەی هەیە. ئێمە لامان گرنگە هاوسەنگی لە نێوان هزری پەروەردەیی و کاری پەروەردەیی بهێنە ئاراوە. هەر بۆیە سێ بنەما، سێ ستراکچەر، سێ ستراتیژ بناغی کاری فێرکاریمان ڕنگڕێژ دەکات، شاڕەی شێوازی کارکردنمان ئاراستە دەکات. هەر یەک لەم سێ بنەمایە کاری لەسەر دەکرێت و کادیر و مامۆستای ڕاهێنرا و بەتوانای بۆ ئامادە دەکرێت. شاڕەی یەکەم بریتیە لە پەروەردەی دەرونی. زانستی سایکۆلۆژی سەلماندوویەتی توانستی مرۆڤ بەندە بە دۆخی دەرونی و کۆمەڵایەتی مرۆڤەوە، بە واتایەکی دیکە بۆ ئەوەی مرۆڤ باشتر لە ڕووی کەسێتی و کۆمەڵایەتی و زانستیەوە پێش بکەوێت دەبێت زەمینەی لەبار بێت و ژینگەیەکی ئارام و متمانە بەخشی بۆ بەئافرێنرێت. لەم سۆنگەوە گۆشەنیگا و تێگەشتنی ئێمە بەم جۆرەیە کە منداڵەکان زیاتر لە گەورەکان پێویستیان بە خۆشەویستی و ڕێزە، پێویستیان بە هاوکاری و پشتیوانیە، پێویستیان بە سۆز و ئاسایشە، پێویستیان بە متمانە و هۆگریە. هەر بۆیەش بەبێ دەستەبەرکردنی ئەم پێویستیە بنەڕەتیانەش پرۆسەیەکی فێرکاری کاریگەر و بەنەخش بەردەستە نابێت. لەم سۆنگەوە ئێمە لە قوتابخانە و باخچەکەمان هەستیار و وشیارین لەمەر ئەم دۆزە و بەلامانەوە گرنگە لە ئاز دەستەبەرکردنی پێویستە دەرونی کۆمەڵایەتیەکان درێغی نەکەین و پەروەردەی دەرونی کۆمەڵایەتی قوتابیەکان بکەینە پێش مەرجی فێرکردنمان. بۆ ئەم هەنگاوەش مامۆستایانمان کۆرسی دەرونی چڕیان پێدراوە، ڕاهێنانی تیۆری و پراکتیکیان خوێندووە، دەربارەی پێویستە دەرونی کۆمەڵایەتیەکانی منداڵ تەیارن، ئامادەن، سازن. بنەمای دووەم، شاڕی دووەم بایەقدانە بە تەکنیکی و هونەری فێرکردن. لەم هێڵەدا هەوڵ دەدەین فۆکەس بخەینە سەر شێوازی کارکردنی مامۆستایان لە پۆلدا، ئەوەی کە بە زمانە زانستیەکەی پێی دەوترێت دیداکتیکی مامۆستایان، یان بە واتایەکی دیکە چۆنیەتی وانەوتنەوەی مامۆستاکان لە پۆلدا. لەم بارەوە ڕاهێنان و ئامادەبسازیمان کردووە لەسەر بنەمای ئەوەی کە چۆن بە چێژەوە منداڵەکان فێر بکەین، یان بەو واتایی چۆن بتوانین ئاوێزانیەک لە نێوان چێژ و فێرکردندا دروست بکەین. بۆ بەرجەستەکردنی باشترین و کاریگەرترین شێوازی فێرکردن دەکەینە بنەما، پشتبەستین بە کۆمەڵێک میتۆد و ستایلی وانەبێژی هاوچەرخ کە هەر میتۆدە و بنەمایەکی زانستی هەیە و سەر بە ڕەوتێکی دەروونناسی پەروەردەناسیە. لای ئێمە گرنگە کە خۆمان لەگە قوتابیەکان بگونجێنین، نە قوتابیەکان لەگە خۆمان بگونجێنین. هەروەکو سایکۆلۆژیست و پەروەردەناسی بەناوبانگ ژان پیاژێ دەڵێت ئەرچی قوتابخانەکان ئەوە نییە کە قوتابیەکان لەگەڵ خۆیان بگونجێنن، بەڵکو ئەرچیان ئەوەیە کە خۆیان لەگە قوتابیەکان بگونجێنن. لە ئاستی پراکتیکیدا هەوڵمان داوە فۆکەسی تەواو بخەینە سەر کوالیتی دیداکتیکی مامۆستاکانمان. هەر بۆیە مامۆستاکانمان هەوڵ دەدەن مۆدرنترین و ئەکتیڤترین و چالاکترین میتۆدی وانەگوتنەوە بەکاربهێنن. لە هەموو هەنگاوێکی پراکتیکیدا ڕەچاوکردنی توانستی عەقڵی و خولیا و مەلی قوتابیەکان دەکرێتە سەرشار و بنەما. مامۆستاکانمان پشتبەستن بە ماتریالی زانستی، پشتبەستن بە کەرستەی بەرجەستە، پێش دەبەستن بە میتۆدی تاقیکاری و چالاک، چونکە تیۆریە پەروەردەییەکان پێداگیری لەسەر ئەوە دەکەن کە منداڵەکان بە بینین و ئەزمونکردن باشتر فێر دەبن، نەک بە گوێگرتن و دانیشتن و گێڕانەوە. لەم ڕەهەندەوە هەوڵ دەدەین کە شێوازی کارکردنی مامۆستاکان شێوازێک بێت کە مامۆستا و قوتابی بەیەکەوە چالاک بن، بەیەکەوە کار بکەن، هەر شتێک کە باز دەکرێت ببیدرێت و هەر شتێک کە دەگوترێت بکرێت. بنەمای سێەم یان شاڕی سێمان بریتیە لە وشیاری پەروەردەیی و زانستی پێداگۆگی. لەم ئاستەدا قوتابخانە و باخچەکەمان هەوڵ دەدات وشیاری هەبێ دەربارەی زانستی پەروەردەناسی و تیۆریە پەروەردەناسیەکان. هەر بۆیە هەموو هەنگاوێکی پراکتیکیمان لەژێر ڕۆشنایی و کاریگەری یەکێک لە تیۆریە دەروونناسە کاریگەرەکان و هاوچەرخەکانە. گۆشەنیگای ئێمە بۆ فێرکردن و فێربوون بریتیە لە زانیاری دەربارەی زانستی پەروەردەیی. بەبێ بوونی زانستێکی پەروەردەیی مۆدێرن، کارکردنی فێرکاری واتادار و نەخشدارت بۆ ناڕەخسێ. ساڵی نوێی خوێندن بۆ قوتابیان و مامۆستایانمان تەواو جیاواز دەبێت. جیاواز دەبێت چونکە قوتابیان و مامۆستایانی فامسکۆڵ
ئامادە و تەیارن بە هاوچەرخێترین میتۆدگەلی وانەبێژی هاوچەرخ و خاوەن ئایدیا و پرەنسیپی پەروەردەین. گەشاوە بێت.